بالکفتا 16 طبقه هفتمین آنکو هفتمین سال وگرا دامزرانه پارتی دموکراتا کردستان رواندا کرد له هولندا با اجمارک چالاکیان افروژه پیروز کرد. ان شاء الله كردستان ان شاء الله ان شاء الله ان شاء الله زور بخير يا يوسف تشاو زور سباس ممنون بأمریکا پلانما او با ام البارگاهی وکو برپرس و کارگر و کادرت پارتی آماده بین و پیشوازی الاندام و لاینگر و روندا کردی هولندا بکن اوتین پیروزباهی 7 سالی دامزراندنا پارتی اما پارتی دموکراتی کردستان اتکن و ما شیریناهیل سر روندا کرد بلاف کرد بونا دامزراندنا پارتی و دیسان بوناش داگ بونا جناب سروک بارزانی کو تمن درجه بود خازین و ایشالله هر سرکفتی بید و کو پیشمرگه که قهرمان افرو جبهه شری دما راستی ام بسروک خود سر بلندین کردستان خود سر بلندین پیش هموش تک من سر و نوازش دائما بو شهیدانی کرد و کردستان و هر واصله و رزی تایبتیم بو پیشمرگه قهرمان کان استال زباهاتی کردستان تجی داعش و پیرۆزبایەکی گەرم لە ئەندامان و لە ئەنگرانی پارتی لە وڵاتی هۆڵەندا ئەەکەم و پیرۆزبایی لە لەقی شەشی بەڕێز ئەەکەم لەقی شەشی ئەوروپای پارتی دموکراتی کوردستان پیرۆزبایی گەرم 7 ساڵەی لە سەرۆکی پارتیمان دامەزرێنەری پارتیمان خوا لێ خۆش بوو مەڵام مستەفا بارزانی ئەەکەم کە توانێ پارتێکدا بمەزرێتن کە تەمەنی 7 ساڵە دو 7 ساڵ بە هیوای دامەزراندنی دەوڵەتی کوردینە خەونێکە بۆ ئێمە و بۆ ئەولادی ئێمە والله بهالكفتا 16 طباخه بو من دبيره ولينا براستي ايكي بينا سروكي ما رب العالمين تمنوي دريش كت بو ما 1000 سال بكت و بيروريا ديجي 16 طباخه دامزراندنا بارتي ديمقراطي كردستان ازوان هر دبيروريا پیروزت كمل سروكي خو مسعود بارزاني والبنمال الشهيده والحمي بيشمرگي هي دارم كردستان بترغاندنه وقتی که زیده ندرنگ و ملت کرد سر بکبتو و ام جوان نخوشیا و به ظلم و زوری رزگار ببن دخوازم اوه ببونا دامزراندنا 7 سالا پارتی دموکراتی کردستان از پرش دل پیروزبیهایا سروک بارزانی تکم و هر روزا همی لایان پارتی و همی خلق و گلت کردستان هیویا روژا که گش و خوش و آلای کردستان بلند بیتن وکی همی آلای جیهانی من بۆ نەوە جوانترین و گەرمترین پیرۆزبایی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان دەکەم بۆ هەموو لایەنگران و ئەندامانی ئەم پارتە و سەرکردایەت سڵاوێکی گەرمیش ئاراستەی سەرۆکی هێژا مەسعود بارزانی دەکەم بە بۆنەی 7 ساڵی تەمەنی و 55 ساڵ لە تێکۆشان و خەباتی و پێشمەرگایەتی و سڵاوێکی گەرمیش ئاراستەی هەموو پێشمەرگە قارەمانەکان دەکەم کە لە ئێستا لە بەرەکانی جەنگ دژی داعش دەجەنگن. از پیروزبایی 7مین سالیه دامەزراندنا پارتی دموکراتی کوردستان و ڕۆژا لەدایکبوون جناب سروک ما جناب جا کاک مسعود بارزانی لتوای کادر و کارگر و اندام و لاینگرین پارتی همیا و خانوادین سربرزن شهید قهرمان و همی پیشمرگل سنگری پیروز دکم و همی جماوره کردستانه بمبونێەوە پیرۆزبایی لە هەموو لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستانەکەم و پیرۆزبایی لە سەرۆکی هێژا کاک مەسعود بەرزانی بەبوونی ڕۆژی لەدایکبوونی هیوادارین تەمەند درێژ و لەش ساغ بێ هەمیشە و پیرۆزبایی خۆم بۆ پێشمەرگە قارەمانەکانە نێرم کە لەبەرەی جەنگدان هیوادارم هەر سەرکەوت و لەش ساغ بن. والله منیش بەبوونی ئەم ڕۆژە پیرۆزەوە تەبعاً پیرۆزبایەکی گەرم لە سەرۆک بەرزانیەکەم بەبوونی ڕۆژی لەدایکبوونیەوە تەبعاً هەر لێرەوە هەتا ئەوێ پیرۆزبایەکی گەرمی لێکەم و ڕۆژی لەدای ڕۆژی بەبوونی 16 ئابیشەوە پیرۆزبایەکی گەرمی خۆم ئاراستی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم و سڵاوی و ڕێزی گەرم هەیە بۆ برا پێشمەرگەکانمان بۆ ماڵە شەهیدەکانمان بۆ هەر هەمویان بەبوونی ئەم ڕۆژە پیرۆزەوە پیرۆزبایەکی گەرم لە سەرۆک بەرزانیەکەم. ناویتە چییە؟ جیوان. پیرۆزبایی دامەزراندنی 7 ساڵ یادی
پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆژە گرنگت لە سەرکردایەتی پارتی دەکەم بە تایبەتی هەواڵ کاک مەسعود بارزانی و هەواڵانی پارتی بە سەرجەم هەموو بۆ پێشمەرگەکانی گەلی کوردستان هەموو هیوادارم هەر سەرکەوتوو بن. پیرۆزبایەکی گەرم ئاراستی سەرۆکی بەڕێز دەکەم کاک مەسعود بارزانی هیوای تەمەندرێژێکی زۆری بۆ خوازم و پیرۆزبایی لە هەموو هەواڵانی گەلی کوردەکەم لە هەموو پێشمەرگە و لە هەموو ماڵە شەهیدەکان و سەر و نەوازەی خۆمان دازیم بۆ خانەوادەی شەهیدەکان. زۆر سپاس بۆ بەڕێستان لە یادی دامەزرانی پارتیمان و شانزێ ئابا سڵاو و ڕێزمان هەیە بە سەرۆکی هێژا کاک مەسعود بارزانی و چاوی هەموو پێشمەرگە قارەمانەکانمان ماچەکەین. بەڕاستی جێی شانازیە بۆ ئێمە و بۆ هەموو لایەکە ئێستا ئەوان بەرگری لە ئێماکەن و ئازادی کوردستانە پارێزن. زۆر زۆر سپاسیانەکەین و چاویان ماچەکەین. پیرۆزبایی لە گەلی کوردەکەم، پیرۆزبایی لە سەرۆکەکەم، ئینشەڵڵا هیوادارم هەر پشتیوانمان بێ و سەرۆکمان بێت دڵخۆشین بەو سەرۆکە. پێشەکی پیرۆزبایەکی زۆر گەرمەکەم بە بۆنەی 70 ساڵی یادی پارتی دیموکراتی کوردستانەوە، هەروەها پیرۆزبایەکی گەرم لە بەڕێز کاک مەسعود بارزانی یەکەم سەرۆکمان مەسعود بارزانی. بۆ پەیامی من بەڕاستی لەم کاتە یەک ڕیزی کووردە هەوڵدان بۆ نەمانی کێشەکان و هەوڵدان بۆ سربەخۆیی و ئازادی کوردستان.